من دکتۆر دیار ئەحمەد بەڕێوەبەری گشتی شاری پزیشکی فاروق 4 ساڵ بەر لە ئێستا بۆ شاری پزیشکی فاروق بۆ یەکەم جار دەرگاکانی هاوڵا کرد بەڕووی نەخۆشەکان و هاوڵاتیانە لەبەرەوە ئێمەش ئاهەنگێکی پشکۆلەمان بەو یادەوە کرد. شاری پزیشکی فاروق خۆی بەڕاستی شتێکی تازە بوو لە قەبارەیە لە ئەو جۆری خزمەتگوزاری کە پێشکەشیەکە لەبارەی خزمەتگوزاری پزیشکیەکان بە شاری سلێمانی کوردستان و هەموو عێراق و ناوچەکەش ئێمە زۆر هەوڵمان ناوە لەم 4 ساڵەیە خزمەتگوزاریەکی تایبەتی پزیشکی جۆرێکی لە ئاستێکی بەرزی جۆریە واتە کوواڵیتی پێشکەش بە هاوڵاتیان و بە نەخۆشەکانمان بکەین. بە بەردەوامی ئێمە هەوڵمان ناوە کە بتوانین باری دارایی خەڵک لە بەرچاو بگرین. هەر بۆ نمونە پێش ماوەیەکی کەم و بە فەرمیش لەگەڵ وەزارەتی تەندروستی و فەرمانگەی تەندروستی سلێمانیە ئەو هەواڵانەمان پێگەیاندن کە داشکاندنێکی زۆرمان کردووە لە زۆربەی خزمەتگوزاریەکانمانە کە لە بینی 25 بۆ لە 100% لە بەشی تیشکەوە دەستمان پێکرد داشکاندنێکی گەورەمان کرد بۆ هەموو ئەو پشکنینانەی بە ئامێری سیتی سکان و MRI و سۆنارەکرێت. خۆشبەختانە شاری پزیشکی فاروق بۆ ئەو نەخۆشیانی کە لە کوردستانە هەن و باون بۆ ئەو جۆرە نەشتەرگەریانەی کە داوا ئەکرێن و خەڵک بەهۆیەوە زەحمەتێکی زۆری ئەکێشا بۆ سەفەرکردن بۆ ئەوروپا بوایە بۆ وڵاتە عەرەبیەکان بوایە بۆ ئێران بوایە بۆ هیندستان بوایە خۆشبەختانە ئێستا بەشێکی زۆری لێ ئەکرێ. هەندێ نەشتەرگەری ئاڵۆزی ناوسک، هەندێ نەشتەرگەری مناڵبوون و مناڵی بلووری، هەندێ نەشتەرگەری دڵ، هەندێ نەشتەرگەری هەیە کە بە تەبیعەتی حاڵ خۆی تۆ پارەی دنیاشت هەبێ ئەبێ لە ماوەی سەعاتێکە 2 سەعاتە بیکە، یعنی دەستە بە هیچ شوێنێکی کە ناکە. بۆ نمونە کە یەکێ دەستی ئەبڕێتەوە یەکێ قۆڵی ئەبڕێتەوە، تۆ پارەی دنیاشت هەبێ تارەی تایبەتیشت هەبێ تازە ئەو دەستە چونکە لە ماوەی 3-4 سەعاتە ئەو دەستە ئەمرێ و تازە قبوڵی ناکاتەوە. ئێمە تەنانەت ئەو نەشتەرگەریانە شەکەین، یعنی پێش ماوەیەک ئێمە نەشتەرگەریەکی گەورەمان کرد لێرە کە خۆی بۆ خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی یعنی وەکو ڕووداوێکی پزیشکی مهمە کە کوڕێکی گەنج دەستی قۆڵ لەسەر و قۆڵێەوە ئانیشکیەوە دەستی بڕابەوە. تیمێکی گەورە لە ماوەی 2 سەعاتە بە هەموو ئیشەکانیان بۆ کرد. ئێستا زۆر وەزعی کەسەکە و وەزعی دەسەکە زۆر باشە، وەکو ئامێرەکان کە هەن ئامێری تازن هەمویان ئەتوانین بڵێن بە بەراورد لەگەڵ ناوچەکەی خۆمانە و تەنانەت لەگەڵ دەریشەوە لە ئاستێکی زۆر باشایە. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.